1982 تقریبا فێر بوون لە ناو شاسی بوو جاران ئەلێرە فێر بوون مناڵ بوون ناتوانێت قاچمان ناگاتەوە فێر بوون لە ناو ئەمە دوا قلەقلە لە بان شاسیەکە لەبەر چیە پاسکیلەکە 28 بوو ئەم تازەیە نەبوو. ساڵانێک پاسکیل سواری بەشێک بوو لە کللتوری ئەم شارە سەردەمێک کەسانی بە تەمەن و گەنج بێ جیاوازی ڕێگەزی پاسکیلیان بەکاردەهێنا. دەزان پاسکیل لێدە سیارەیەک سەر چاکەکە بۆی تەمەنی 50 ساڵە و نزیکەی 39 ساڵە ڕۆژانە دەیان کیلۆمەتر بە پاسکیل بە شەقامەکانی کەرکووکدا گوزەر دەکات. دوومەک بەلێستە سیارەیەک قاپەکەی کردووە نەیزانی گەیشتم لای قاپەکەی کردووە. محەممەد دەڵێت لە ئێستادا شەقامەکانی کەرکووک هێندە خراپن لە کاتی پاسکیل لێخوڕیندا تووشی چەندین حاڵەتی مەترسیدار بۆتەوە. خوڕێتەوە دوتایە ڕۆی و تێوی ئەو ڕاتەوە بە عەمەلە بۆ کرێکاری ئەڕاتەوە هەر کەس پاسکیلیا بوو. منیش باوکم جاران پاسکیلێکی هەبوو ئەوە لە ناوی هاتوچوو کردمان لە بۆ مەکتەب و تێن لەگەری ریاضەیە بۆ خۆت یعنی گەنجش ئەمێنی ناپیرەبی زوور ڕیاضەیە لە جیاتی تۆپانش باشترە هەیە اختیارە ناتوانێت تۆپان بکە چیەکە پاسکیل لێ خوڕێ بۆ قەلب باشە. لە ساڵانی ڕابردوو بەهۆی لەباری ڕێگاوبانەکانی کەرکووک خواستی زۆر لەسەر پاسکیل سواری هەبووە ئەویش وای کردووە پاسکیل ببێتە بەشێک لە کللتوری شارەکە بەڵام بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و بەشێک لە هاوڵاتیان هۆکاری سەرەکی بۆ خراپی ڕێگاوبانەکان دەگەڕێنەوە. ئەو شارەیە ئەگە بڕێکی بکەرێتە دو پێشەکەیە فرقەی دوو کە لە کەرکووک کرایەوە سەربازگەیەکی گەورە بوو سەربازەکان ئەوەی ماڵێن لە کەرکووکە یان ئەوانەی لە دەروەی سەربازگەکە خەون پێویستیان بە پاسکیل بوو ئەنجا لەوە پاسکیل لە کەرکووک تەشەنەی کرد و بڵاو بووە بە هەموو شێوەیەک تاوای لێ هات ژنان لە کەرکووک بە تایبەتی ژنە ئاشووری و کلدانەکان یان ئەوانەی وا پیاوەکانیان لە کۆمپانیانەوە بوون بە پاسکیل بازاڕیانە کرد. بەپێی سەرچاوە مێژوویەکان لە دوای هاتنی بەریتانیەکان بۆ پارێزگای کەرکووک لە ساڵی 1930 زیاتر لە 10,000 پاسکیلیان هێناوەتە شارەکە و بە دیاریکراوی لە گەڕەکی عەرەفە بەسەر کارمەندانی کۆمپانیای نەوتدا دابەشیان کردووە. جۆران محەممەد NRT کەرکووک.